داواکارین باگەوازەکەمان بگەێنن بە هەموو لایەک کە 23 قەدەغەی ڕای ماسی دەست پێ دەکاتن لە هەموو هەرێمی کوردستان تاوەکو 21/6 واتە 21/6 ڕاوی ماسی دەست پێ دەکاتەوە ئەو کاتە ئاساییە. داواکارین لە هەموو برایە لە هەموو ئەو کەسانێک کە حەز لە ڕای ماسی دەکەن ئەو ماوەیە بوەستن ئەگەر هەر ماسی پێمان وایە ئەم ساڵ لە کەمیدا دەبیتن بە حکمی ئەوەی ئەم ساڵ گەلێک کەمە لەوانەیە 10 ساڵ 15 ساڵیش بێتن تاوەکو ئێستا کە ئەو ئاوە ئەو دەریاسە بەو شێوەی کەمی نەکردووە. حەوت بەرەمیشمان ئامادە کردووە کە هەموو تعمیر و ڕێکراونەوەتەوە لەناو دەریاسەکە بەکاریان دێن مەفاریزی گەڕۆکیشمان لە سنووری پشدەری شوڕانی و لە تا دەگاتە سواخۆڕە سێچار مەفاریزی گەڕۆکیشمان دەبیتن بۆیە هەموو ساڵانە یعنی ساڵ بە ساڵ ئەمە هەوڵەکانمان و تەجروبەکانمان سڕتر دەبتەوە بۆ ئەو کەسانێک کە لەلایەکەوە لە پەنایەکەوە دەسڕاو دەکەن بە تاکید ئەمە بەسەر فێڵەکانیان کەوتوینە هەتاوەکەوانێک کە ماتۆر سکر کە ڕاو دەکەن و ڕێگای سەخت دادڕۆن عیلاجی ئەوانیشمان کردووە. پار بە فعلی ڕاست دەکەی زۆر خراپبووین لەبەرەوەی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوی ئاویەکان ساڵانی پێشووتر هاوکارمان بوون یعنی ساڵی پار هاوکارمان نەبوون. ئەم ساڵ هیوادارین ئەو دەنگمان پێیان گاتن و هاوکارمان بن هەر وەکو خۆم بەنیازم لە هەفتەی ئایندەدا بچم سەردانیان بکەم بۆی هاوکاریمان بکە هەم بۆ ئەو شتانێک کە پێویستە یعنی زیاد چکە لە واجبەکەی خۆمان.